لە ئاکادمیای لەشکری لە وەست پۆینتی نیویۆرک سەرۆک ئۆباما ستراتیژیەتی خۆی بۆ سەرکەوتن لە شەڕی ئەفغانستاندا ئاشکرا کرد. ئەف 30,000 سەربازن زێدە لە نیڤایەکێ یا ساڵا 2010 دێن هەناردن داخ و چەکدارا بکەنە ئارمانج و باژێر و باژێڕۆکن سەرەکی کۆنترۆل بکەن. ئەو سەربازانە لەگەڵ 68,000 سەربازی تری ئەمریکیدا یەک دەگرنەوە لە ئەفغانستان و هەروەهاش لەگەڵ سەربازەکانی هاوپەیماناندا. سەرۆک ئۆباما دەڵێت دەشێت سەربازەکانی ئەمریکا بتوانن لە مانگی 7 ساڵی 2011دا بکشێنەوە بەڵام بەپێی ئەو هەلومەرجانەی لەسەر زەمین هەن. گەورە سیناتۆری کۆماری پشتیوانی لەم کشانەوە بە مەرجەی سەرۆک ئۆباما کرد، بەڵام سیناتۆر جۆن مەککەین پێشتر گومانی خۆی لەم کشانەوەیە دەربڕی بوو. بەڵێ دیارکردنا ڕۆژێکی بووەکێشانە سەربازا بوو من جێهێ ئالوزیەیە ڕەنگە وانی شێبدەک و ئەم بوودەمەکی کورد لە ئەفغانستانê dimînin û تالیبان بەندا چوونا مەدبن. لە وەست پۆینت سەرۆک ئۆباما گوتی ئەفغانستان وێڵ نەبووە بەڵام بۆ چەندان ساڵە گەڕاوەتە دواوە. سەرۆک ئۆباما دەڵێ ئەلقاعیدە پلانی هێرشی نوێی هەیە لە سنوورەکانی ئەفغانستان و پاکستانەوە بە پشتیوانی تالیبانەکان. ئەم تڤە ڕێکێ نەدەینە هەبوونا فەشارگەهن ئەلقاعیدە ئەم تڤە شیانن وان ژناف ببین و ڕێکێ نەدەینەوان حکومەتێ سەردەسڵاتی لادەن و تڤە ئەم هێزن پاراستن و حکومەتە ئەفغانی بهێز بکەین. سەرۆک ئۆباما داوای بەشداری زیاتری هاوپەیمانانی ئەمریکاشی کرد بۆ ئەفغانستان وە گوتیشی دڵنیایە بەتەنگ ئەم داوایەوە دێن. ڕەواییان ناتۆ ناکەوە بەرمەترسیان بەلێ پاراستنا هەواڵبەندن مە و پاراستنا گشتیا جیهانێ ڕووبریا مەترسیان دەبە. بەشی هەرە زۆری ئەرکی ئەم هێزانە مەشق پێکردنی هێزی سەربازی ئەفغانستانە تا بەرپرسێتی شەڕی تالیبانەکان لە ئەستۆ بگرێ و بتوانێت ئاسایشی وڵاتەکەیان بپارێزن. هاوکاتی ئەوەی ڕێبەرانی تالیبان و ئەلقاعیدە لە پاکستان خۆیان شاردوێتەوە، سەرۆک ئۆباما جەختی لە بەردەوامی هاوکاری دوولایەنە کرد لەگەڵ ئیسلام ئابادە. ڕۆژێن دانا چەکن سپی بداوی هاتن. هاوکاتی هەوڵەکانی سەرۆک ئۆباما و ئەمریکاش بۆ بوژانەوەی ئابووری، سەرۆک ئۆباما دانی بەوە داناوە ئەم ستراتیژیەتە نوێ بۆ شەڕی ئەفغانستان پێدەچێت 30 میلیارد دۆلاری لە ساڵی ئایندەدا لەسەر ئەمریکا بکەوێت و پەیمانیشیدا لەگەڵ کۆنگرێسدا بۆ ئەم مەبەستە لە نزیکەوە کار بکە. ئەم ڕۆپۆرتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەشتان کرا.